بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلەیمانی لە پێناو زیاتر خزمەتکردنی خوێندکاران و مامۆستایان و پێشخستنی ئاستی هۆشیاری پەروەردەی و زانستی لە ماوەی ڕابردوودا ماڵپەڕی خوێندنگەی ئەلیکترۆنی بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی خوێندن کردەوە کە لەلایەن چەندین مامۆستای بە ئەزمون و شارەزا خۆبەخشانە وانەی پۆلی نوۆی بنەڕەتی و دوانزەی ئامادەیی تێدا بڵاو دەکەنەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلەیمانی دەڵێت بڕیارە لە داهاتوودا پرۆژەکە فراوانتر بکرێت. خوێندنگەی ئەلەکترۆنی ئێمە لە ماوەکانی ڕابردووە ڕامەنگەیان ئەوە ئێستا ئەوەی هەیە متابعەیەکی ڕۆژانە 2000 زیاتر سەردانکەری هەیە ینی سەردانیەکەن واتە دەوری خۆی بینیوە و ئەمە ئەگەر بێت و وێبسایتەکەشمان لۆدێکی زۆری لەسەر بێت بۆی قوتابیان و خوێندکاران ئاگادار بن لە یوتیوبی شادایە بەزێنین ئەمە هەم ڕاستەو خۆیە و چی بێت خوێندکارێک ئەتوانێت بچێتە سەر ئەو بەش و بابەتی کە تێنەگەشتووە و باشترین بە سوپاسەوە مامۆستایانی سەرکەوتوو شاری سلێمانی و سەرپەرشتیارانی بەڕێز وانەکان ئەڵێن ئێمە لە ئایندەشە ئەمە گەشەی پێدن ئەیکەین بە کتێبخانەیەکی پەروەردەی واتە پرۆگرامەکان گەشە پێدەین پرسیار و وەڵامیشی تێچێوە. ئەو مامۆستایانەی لەو ماڵپەڕەدا وانەکانیان بڵاو دەکەنەوە دەڵێن بە شێوازێکشی کردنەوە بۆ وانەکان کراوە کە خوێندکار بە ئاسانترین شێوە تێبگات و لێی سوودمەند بێت. سەرپەرشتیاری زانستەکان بەشی فیزیاکەی هەڵبژاردووە کە بێڵێمەوە لەوە ئێمە لەم خوێندنگە ئەلکترۆنیە بەشی زانستەکەمان کردو بە سێ بەشە بووی کە زۆرترین سوود بگەین بە قوتابیان لەبەر دووەکار کە شتەکان وردە و وێنەی ڤیدیۆی و هیلاشی زۆرتیایە دووەم بۆی کەوا بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک و پرۆفیشناڵ دەریکین. زیندەزانی ئەڵێمانە و مامۆستایانی تریش کەوانەکانی پسپۆڕی خۆیان ڕێنەوە هەمووی شارەزان تەواو پێرفێکتن لە دانانی پرۆگرامەکان و لە وەرگێڕان و گونجاندنی ئەم پرۆگرامانەیە بەشداریان کردووە ڕۆڵی کارایان بینیوە. خوێندکاران لەگەڵ ئەوەی ئاگاداری ماڵپەڕێکی لەو شێوەیە نین بەڵام بە گرنگی دەزانن و دەڵێن دەبێتە هۆکارێک چیتر خوێندکار پشت بە مامۆستای تایبەت نەبەستێت. کاراسانیە کە بۆ ئێمە بۆی مامۆستای تایبەت نەگرین و ئەمەش لە ڕێگەی مامۆستای پسپۆڕەوە ئەو چێتەوە زۆر ئاسانکاریە بۆ ئێمە زۆر گرنگیشە ئەتوانرێت یاین بڵاو بکرێتەوە لە پیجەکان و کەناڵەکان بۆ ئەوەی هەموو کەسێک ئاگاداری ئەوە بێت. خۆم سەردانی ئەم سایتەم نەکردووە بەڵام ئەگەر لە هەموو خوێندکارەکانە بەڕێبەرەکان زیاتر ڕوونکردنەوە بن بۆ تەلەبەکان یاخو لە هەموو تۆڕە کۆمەڵاتیەکانە کە ئەو تۆڕە کۆمەڵاتیانی کە گەنجان بەکاری هێنن بڵاو بکرێتەوە کاتە هەموو خوێندکاران ئەگەن لە سایتەکە ئەبێ ئەتوانن سەردانی بکەن سوودێکی زۆری لێ ببینن. لە کۆتایی مانگی سەی ئەم ساڵدا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلەیمانی بە مەبەستی خزمەتکردنی خوێندکاران و مامۆستایان ماڵپەڕێکی بەناوی سکۆڵ سوولی پەروەردە بە هاوکاری ژمارەیەک لە مامۆستای شارەزا و بە ئەزمون کردەوە کە لە ئێستادا لە سەدا 90 وانەکانی پۆلی دوانزەی ئامادەی تێدا بڵاو کراوەتەوە لە سەدا 50 جوانەکانی پۆلی نوۆی بنەڕەتی بڕیارە پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵیش سەرجەموانەکانی تێدا بڵاو بکرێتەوە تا خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەکاندا سوودی لێوەربگرن.